پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیاندا تا ئێستا دوو شەڕی ناوخۆیان کردووە و دوای هەر شەڕێک ئاشتبوونەوەیەک و ڕێکەوتنێکیان ئیمزا کردووە کە جارێکیان بەناوبژیوانی تاران ئاشبوونەتەوە و لە گوندێکی بچووکی خۆرهەڵاتی کوردستان ڕێکەوتنامەی بەرەی کوردستانیان بە بەشداری چەند حەزبێکی تری کوردستان ئیمزا کرد. جارێکی دیکەش لە واشنگتن ئاشبوونەوە و لە هەولێر ڕێکەوتنامەی استراتیژیان ئیمزا کرد. 27 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژی 7 ئایاری 1970دا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و 6 حزبی دیکەی باشووری کوردستان لە گوندی ڕاژانی نزیک ورمەی خۆرهەڵاتی کوردستان بەرەی کوردستانیان پێکهێنا. پێکهێنانی بەرەی کوردستانی دوای ئەوە هات کە ئەو دوو حزبە لە ساڵی 1976ەوە تا 1986 پێکەوە لە شەڕێکی ناوخۆییدا بوون. لەو ماوەیەدا پارتی سەرکردایەتی بەرەیەکی دەکرد بە ناوی بەرەی جوود و یەکێتیش، سەرکردایەتی بەرەیەکی دەکرد بە ناوی بەرەی جوقەت. بەڵام دوای نزیکەی 10 ساڵ لە شەڕ و ناکۆکی لە نێوان ئەو دوو حزبە و ئەو دوو بەرەیەدا ساڵی 1986 لە گەرمەی شەڕی عێراق ئێراندا بەناوبژیوانی ئێران ئیدریس بارزانی و جەلال تاڵەبانی لە تاران ڕێکەوتن کۆتایی بە شەڕ بهێنن. لە کۆتایی شەڕی عێراق ئێراندا حکوومەتی بەعس ئۆپراسیۆنەکانی ناسراو بە ئەنفالی لە کوردستان دەست پێ کرد و ئەمەش بووە هۆی ئەوەی حزبەکانی باشووری کوردستان هێز و بنکە و بارەگەکانیان لە ناوچەکانی باشووری کوردستانەوە بگوازنەوە بۆ ناو ڕۆژهەڵاتی کوردستان و بەمەش مەترسی ئەوەیان لەسەر بوو جارێکی دیکە وەک ساڵی 1975 بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد تووشی شکست بێت. لەو سەر و بەندەدا جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی ڕۆژی 22 نیسانی 1970دا نامەیەکی بۆ مەسعود بارزانی سەرۆکی پارتی و حەزبە سیاسەکانی ئەو کاتی باشووری کوردستان نووسی و تێیدا باسی لە پێویستی پێکهێنانی بەرەی کوردستانی کردهبوو. لە ماوەی نزیکەی 10 ڕۆژدا هەموو لایەنەکان بە ئەرێنی وەڵامی نامەکەی تاڵەبانیاندایەوە و ڕۆژی 18 تەمموزی 1970دا بۆ یەکەم جار سەرکردەی حەزبەکان بە مەبەستی پێکهێنانی بەرەی کوردستانی کۆبوونەوە تا ئەوە بوو لە ڕۆژی 7 ئایاری 1970دا بە ئەنجام گەیشتن و بەرەی کوردستانی بە فەرمی ڕاگەیەندرا. بەرەی کوردستانی لە 8 حەزب پێکاتە بوو. جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی بە هاوبەشی سەرکردایەتی بەرەکەیان دەکرد. تاڵەبانی بەرپرسی کاروباری دەرەوە و بارزانیش بەرپرسی کاروباری ناوخۆی بەرەی کوردستانی بوو. بەرەی کوردستانی لە مێژووی خۆیدا چەند کارێکی ئەنجام داوە. یەکەم نەیهێشت جارێکی دیکە بزوتنەوەی کورد بە هەمان شێوەی 1975 تووشی شکستێکی گەورەی دیکە بێت. دووهەم لە ئاستی دەرەوەی وڵاتدا لە وڵاتانی عەرەبی و ئەوروپا نوێنەرایەتی کردەوە. سێهەم لە ڕاپەڕینەکەی 1991دا بەهۆی بەرەوە هەماهەنگیەکی باش هەبوو لە نێوان حەزبەکان بۆ سەرکردایەتیکردنی ڕاپەڕین و کۆنتڕۆڵکردنەوەی شارەکان. چوارەم دوای ڕاپەڕین لەگەڵ حکوومەتی عێراق کەوتنە دانوستانەوە بەڵام دانوستانەکان شکستیان هێنا. پێنجەم 28 نیسانی 1992 بەرەی کوردستانی یاسای ژمارەیەکی بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پەسەند کرد. دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکانی یەکەم خولی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 19 ئایاری 1992 دابەشکردنی کورسەکان لە نێوان پارتی یەکێتیدا و بەهۆی پەراوێزکەوتنی حەزبەکانی دیکەی ناو بەرەی کوردستانی ئەگەرچی بە فەرمی هەڵوەشانەوەی بەرەی کوردستانی ڕانەگەێنرا بوو بەڵام پێگاتنی پەرلەمان و دواتریش دەستپێکردنی شەڕی ناوخۆ کۆتاییان بە تەمەنی بەرەی کوردستانی هێنا.